بەرەکەتی خوای گەورە بەسەر هەموو لایەکدا بڕژێ و زۆر خۆشحاڵم لەگەڵ ئەو هاوڕێ بەڕێزانم کە بە دیدار و بە خزمەتی ئەم برایانە بە تایبەتیش ئەم پۆلە گەنجە دەگەم. خوای گەورە یارمەتیمە هەموو لایەکمان بدا بۆ هەر کارێک و هەر کردەوەیەک هەر هەڵوێستێک کە بۆ خۆی پێی خۆشە و لەسەر ڕێبازی پێغەمبەری پێشەوایە سەڵات و سلامی خوا لەسەر بێ. ئەو بابەتەی کە ئامادەمان کردووە کە عەرزی ئێوەی بەڕێز و خۆشەویست بکەین بریتیە لە گەنجان و ئەرچی ئایندەیە کە دیارە گەنج ئەو هێزە کاریگەر و گەورەی کۆمەلگایە کە هەمیشە کاریگەری گەورەیان هەبووە لە گۆڕانکاری و لە چاکسازی و لە گۆڕینی واقعێکی خراپ و خوار و لار بە واقعێک کە شایستەی مرۆڤبوون و خەڵکی ئەو سەردەمەی خۆیان بێ و بەڕاستی هەمیشە داینەمۆی شۆڕش و ڕاپەڕینەکان بوون بە درێژایی مێژوو و لە هەمان کاتدا بنیاتنەری هەموو ئەو شارستانیەتانە بوون کە لە بە درێژایی مێژوو دروست بووە دەتوانین بڵێین گەنج دەوری گەورەیان تێدا بینیوە ڕۆڵی بەرچاویان هەبووە و دەستی کارایان لە دروستکردنی شارستانیەت و پێکهێنانی دەوڵەت و زۆر جار وەکو باسم کرد ڕاستکردنەوەی حکومڕانی خواروخێت و چەوت بووە. بۆیە ئەم چین و توێژە گرنگی تایبەتی خۆی هەیە بە تایبەتیش لەو ڕۆوە کە وەکو ئەڵقەیەکی پێکگەیاندنە لە نێوان چینێک کە منداڵە و تازە پێڕادەگا و لە نێوان چینێکیش کە پێگەیشتووە و خاوەن ئەزموونە بە تەمەنە. ئەڵقەی پێگەیاندنی ئەم دوو چینە لە قۆناغەکانی ژیاندا ئەم چینە گەنجەن کە زۆر لە پسپۆڕان باسییان کردووە ڕەنگە تەمەنیان ینی ئاوا لێک درابێتەوە هەرچەند ڕازیایی لەسەری هەیە بەڵام لە 14 تا 24 ساڵ بەمەز ئەگە باسی شەباب بکەیت گەنج دەنا هەندێکیان باز دەکەن کە تا 30 ساڵ و تا 50 ساڵ ژەنگە هەر بە شێو لە شێوەکان هەر بە گەنج دەژمێدرێ. بۆیە تەمەشا دەکەین ئەم چینە بەهۆی گرنگیانەوە و بەهۆی ئەوە کە کاریگەریان هەبوو لە گۆڕانکاریدا پێگەی تایبەتیان هەبووە قورئان باسی پێگەی کۆمەڵە گەنجێک دەکات لە مێژوودا کە بەڕاستی مێژوویەکی گەورەیان بۆ خۆیان تۆمار کردووە هەتا دنیای باسییان دەکرێت. إنهم فتية آمنوا بربهم وزدناهم هدى وربطنا على قلوبهم إذ قاموا فقالوا ربنا رب السماوات والأرض حتى آخر باسكة. أوانا دفرمي كومالا ما بس أوهن دبو طبعا أوانا دفرمي أوانا كومالا جنز يكبون كومالا خلق شي بتوانا وجنز خوين قرم بلان هر أوكا يعني جنز بي مرزي أو ميجوي بي ببري مرزي أو مذهب يقريتوا. إنهم فتية آمنوا بربهم بڕوایان بە پەروەردگاری خۆیان هێنابوو لەسەر ڕێگەیەک ڕاست بوون ڕێ ڕاستەقینەی ژیانی سەربەرزانیان دۆزیبەوە. ئینجا کە هەر کاتێک مرۆڤ ڕێ ڕاستی دۆزیەوە و هەنگاوەکانی بەرەو ئامانجێکی ڕوون و وازەح بوو ئەو دەفەرمی وەڕەبەتنا عەلا قولوبیهم خوش هاوکاریان دەکا و پشتیان دەگرێ و ئینجا دڵیان قایم دەکات لەسەر ئەم ڕێگە ڕاستە. هەر بەوەندەش کار کۆتایی پێ نایە
بەڕاستی ئەگەر هەر ئەم بەشە ئاەتە ینی نەک هەموو ئاەتەکەش ئەم بەشە توان بڵێن بەرنامەیەکی تێر و تەسەری ژیانی گەنج و لاو و ئەوانەی کە تازە پێدەگەن تێدایە ئیلقام و هەڵسانە سەر پێ کاکە گۆڕانکاری چاکسازی بەدیهێنانێکی ژیانێکی سەربەرزانە و مرۆڤانە بە دانیشتن نایەتە دی بە تەماشاکردن و بە پاڵدان و دەست ناکەوێ بەڕاستی بە جم و زۆڵ و بە حەرەکە دەست دەکەوێت ئیلقام و فەقال و ئینجا گوتیان یعنی دەبێت بەڕاستی ئەو هیممەت و ئەو گەرم و گوڕی و حەماسەتە هەبێ هەڵسێ سەر پێ ئینجا دوایی خوای گەورەش دەفەرمی ئینجا فەقال و ربنا رب السماوات والأرض ئەوە بابەتەکە دەچێتەوە شوێنێکی فراوانتر و گەورەتر لەوەی کەم ئێستا باسەکەمان تایبەتە بۆ مۆزوعە بۆیە پێمان وایە زۆر پێویستە بەڕاستی ئەم چین و توێژە گرنگی تایبەتیان پێ بدرێ لە پەروەردەکردنیان لە ئاراستەکردنیان لە چاولێبوون ئاگاداربوون و دەستگرتنیان هەمیشە دەبێ چاومان لێیان بێ دەبێ ئاراستەیان بکەین دەبێ لە خەمیان دابین بەڵام ئەمە ئەچی چێ بە تایبەت چێ پێویستە ئاگای لەو چینە ببێ کە گرنگی تایبەتی خۆی لە کۆمەلگا پێم وایە یەکەم ئەوە دەکەوێتە سەر دامەزراوە فەرمیەکانی وڵات کە ئایا لە قەناعەت و لە ناخیان چەند بڕوایان بەوە هەیە کە ئەم نەوەیەی کە پێدەگا لە قۆناغە جیاجیاکان گرنگی پێ بدەن و بە شێوەیەک پەروەردە بکرێ بە شێوەیەک دروست بکرێن و تەکوین بکرێن کە لە داهاتوودا چین و توێژێکی بەکەڵک و بەسوود بن بۆ کۆمەلگا چەند قەناعەتیان پێیەتی ئەگەر باسی ئەم دامەزراوە فەرمیانەی خۆمان بکەین حکومەت و پەرلەمان و دەسەڵاتی دادوەری و حزبەکان و ڕاگەیاندن ئەوانەی کە سەرۆکاریان هەیە لەگەڵ ئەم خەڵک و کۆمەلگایە کاریگەریان بەسەر خەڵک و کۆمەلگاوە هەیە بە باش و بەخرا ئایا بەم ئاراستەیە کار دەکەن بەم ئاراستەیە کار کراوە ئەم چینی توێژە هاوێنەکانی ئێوە لە وڵاتەدا کە دڵیان خۆش بە ژیانی خۆیان بەرنامەیەک هەیە کە گرنگی بە تواناکانیان بدا و تواناکانیان بەرەو پێش با و گەشەی پێ بکە ئەو توانە زۆرانەی کە لە گەنج و لاوەکانی ئێمە هەیە لەم وڵاتەدا یان هەر لە پرۆسەی خوێندن بگرە هەم بە نەزەریەکەی و هەم بە عەمەلیەکەشی بە تەواوی فرامۆش کراوە لە پەروەردەکردن و پێگەیاندنیان و بەرزکردنەوەی ئاستی زانستیان ئاستی هوشیاریان تا بەکەڵک ئەوەی بن سبەی ئەم وڵاتە بەڕێوە بەرن و ئەم وڵاتە بەرەو پێش بەرن چونکە ئێمە وەکو ئەم کیان و قەوارەیە ئەم میلەتە داما و بەشخوراوە بەڕاستی هەم پێویستمان بەوە هەیە کە ئەم کیان و قەوارە ڕاستەقینەمان بچەسپێنین بیکەنە کیان و قەوارەیەکی ڕاستەقینە کە نیمچە کیان و قەوارێکمان هەیە ئێمە ئێستا کە خاوەنی دەوڵەتنی خاوەنی کیانی ڕاستەقینەی خۆدنی بەچێ دەکرێ ئەمە و لە هەمان کاتدا پێویستمان بەوانە هەیە کە بۆ پێشکەوتنی ئەم وڵاتە پێشخستنی و گەشە پێکردنی سێکتەرە جیاجیاکانی ئەم وڵاتەکە پێویستی بەوە هەیە کە چین و توێژێکی خوێنگەرم و ئازا چاونەترس دروستکەین کە بتوانن بێنە پێش وە دەوری کاریگەر و دەورێکی ئیجابی باشن هەبێ لەم کۆمەلگایەدا لە هەموو بوارەکاندا بەڵام بەڕاستی ئەم دەسەڵاتە ئێستا کە هەیە چین و توێژێک کە لە خەیاڵی نەبێ و لە بیری نەبێ و گرنگی پێ نەدا دەتوان بڵێم گەنج و لاوەکانمانە بەڵکو بە پێچەوانەوە کۆمەڵێک هۆکار و فاکتەر هەیە کە گەنج هەر ئاگای لە
ژیان و لە وڵات و لە دەسەڵات و لە حکومڕانی و لە مافەکانی نەبێ کەم دوای باز دەکەم کە پێویستە مە چی بکەینیانی کە ئاگای لێ نەمێنێ بەڕاستی سەرقاڵی کە مەشغولی کە بە کۆمەڵێشتی لاوەچی کە بەڕاستی نە ئەرکێتی نە وەزیفەیەتی و نە قازانجی پێدەگەێنی بۆ ئێستای نەبوو داهاتوشی مەشغولی کردووە سەرقاڵی کردووە پێی خۆشە خەڵک ئاوا مەشغول بێ بێ ئاگا بێ و حەز دەکا خەڵک هوشیار نەبێ چونکە یەکێک لە هۆکارە گرنگ و گەورەکانی گۆڕانکاری بریتە لێ کە میلەت و خەڵک هوشیار بێ بەچی پێش هەموو شت بە مافەکانی کاکە ئێوە دەبێ بزانن گەنجی بەڕێز و خۆشەویست برا خۆشەویستەکانم دەبێ بزانن مافتان چی لەم دنیادا لەم ژیانەدا دەبێت بزانن کە ئێوە وەک مرۆڤێک کە وردە وردەوا پێدەگەن و ئیشاڵەت تێژگەیشتن و پێش دەگەن وردە وردە کە مافتان چی مافی ژیان مافی ئاسایی مافی یاساییتە لەم ژیانەدا چییە لەم کۆمەلگایەدا لەم وڵاتەدا ئینجا دوای ئەرک دێک کە پێویستە مادەم ئەم مافانت بۆ دابین کراوە ئینجا وەرە ئەمە ئەرکانت جێبەجێکە بەڵام بەر لە هەموو شت بەڕاستی وەکو چۆن یعنی ئێوە قانونێکە یاسایەکە حقوق لە بەرامبەر واجباتە واجباتش حقوقی لە بەرامبەرە بۆیە لەمڕۆ بەڕاستی گرنگی پێ نەدراوە بەشێکە کە بەرپرسیارە لە ئەوە کە گەنج و لاوەکانمان پەروەردە بن و ڕێگەی ڕاست بگرن و فاکتەرێکی بە خەڵک و بەسوود بن بۆ کۆمەلگا بریتێ لە خانەوادا لە دایک لە باوک لە برای گەورە لە خوشکی گەورە لەوانە کەسە پەرشتی ئەم گەنجانەمان دەکەن بە شێو لە شێوەکان ئایا خانەوادەی ئێستا دایک و باوکی ئێستا سەرپەرشتکارانی منداڵەکان چەند ئاگایان لە ڕۆڵەکانی خۆیان هەیە و چەند بە فیعلی سەرپەرشتیان دەکەن من پێم وایە دەبێت لەم بابەتەدا زۆر وریابن زۆر جددیش بن ئەمن هەست بە کەم تەرخەمێکی زۆر دەکەم لەلایەنی دایک و باوک و سەرپەرشتکاری خانەوادەکان لە ئامۆژگاریکردنیان لە ئاراستەکردنیان بە شێوەیەکی ڕاست و دروست لە مامەڵە لەگەڵکردنیان بە شێوەیەکی سەردەمیانە و ڕێکوپێک جیا لە سەردەمێکی ڕابردوو و لە هەمیشە چاودێریکردنیان کە بزانێت داخوا منداڵەکەی ڕۆڵەکەی چی دەکات چی ناکە و هەوڵ بدە کە ئەتوو هاوڕێی باشی بۆ بدۆزیەوە ڕەفیقی باشی بۆ پەیدا بکەی لەنا هیچ کەس لەم ژیانەدا ناتوانێت بە تەنها بژی ڕەفیقێک هاوڕێیەک چەند هاوڕێیەک هەر بۆ پەیدا دەبێ دەیدۆزێتەوە ئەگەر هاوڕێی باشی نەبێت ناسار تێکەڵ و دەستی تێکەڵ بە هاوڕێی خراپ دەکا لێرەدا کارەساتەکە دروست دەبێت کە وەکو باسم کرد ئەم دەسەڵاتە و شێوازی پەروەردەکردن و ئاراستەکردنی دامەزراوەکانی ئەم وڵاتە بەو ئاراستە نیە کە منداڵەکانمان بپارێزێ و ئاراستەی دروستیان کە بۆ زانیاریتە